لە ڕێگەین بەرە گوندی دەرزیلە بەڵام لە ڕێگەیەکێکە بەناو ئاوەسپیا بێت تێپەڕی ئاوێکە کە ئێستا بۆنیشی زۆر ناخۆشە بۆنی هێلکە و شتی ناخۆشی لێت بەڵام وەکو ئەبینن لێرە سیارەکەمان وەستا کوژایەوە لە ناوەڕاستی ئاوەکەیین بەس تەماشاکەن ئێستا نازانم چۆن دابەزین ئەبێ بچینە ئەو بەر چی بکەین سامان دڵشاد دەبێ کۆتینەکانماندانین و بڕۆین قوڵنی ئاوەکە والله قۆرە زۆر قۆڕیە و ئیتر دەبێ زۆرە بڕۆ تۆ درێژی بۆیە وڵی ئەخر من چۆن بێم تەڕبوو ناوی ئەوەکە تۆزێک ساردیشە نازانم چۆن بڕۆم ئەی هەوارەوان درێژ بوون باش بوو بۆ ئەوان ئێستا من نوقمە بم ناوێرم بێم ناوێرم بێم کاکە بەلە مێشتێ بام کامێرەکە دارم ماتۆڕە کاتۆ بە شوێن ماڵەکە کاک پەیوەند منە ڕۆم ئەسپەکە خوا حەفیز جا ئێوەش دوایێتەوە بە دواتانە لێرە بۆ خۆتان بوەستن یەک دقیقە قاسم لێرە دانم تەواوە تا یاڵا با بڕۆین